دکتۆر هاوڕێ کەمال ڕاوشکاری یاسایی لە وەزارەتی دارایی لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. دکتۆر زۆر بەخێر بێن. کورد خۆی ئامادە کردووە، کورد خۆی یەکلای کردوێتەوە بۆ پرۆسەی سەرژمێری. سوپاس بۆ جەنابەت، سڵاو لە بینەرانی بەڕێز. هەڵبەتە وەکو حکوومەت بڵێ ئامادەکاری کراوە و دەستمان کردووە بە هەندانی خەڵکش و ئەوەیە دواترش ڕێوشۆن ئامادەکردنش بۆ خەڵک. طبعا ئەمە زمنی پرۆسەکەی، بەڵام ئەگەر بیتە سەر ڕاستی ئەگەر ئەمە نەکرایە مقاتعە بکرایە ئەمە ئەو کاتش حجەجی قانونی خۆمان هەبوو لەبەرەوەی بەپێی دەستور دوو مادە هەیە ڕێگرە لەم سەرژمێریە. یعنی ئەم سەرژمێریە دەستوری نییە؟ بەڵێ نەخێر نادەستوریە. بەپێی مادەی 140 کە بڕیار بوو تا 2007 تا کۆتایی 2007 ئیستیفتاکە بکرێت، ئەوە بوویتر بە قەرارێکی محکەمەی ئیتیحادی ئەو مادەیە بەردەوامە و مادەکە ڕاستە ئەو کاتەکە لە دەستور ئەڵێ کۆتایی دێ، بەڵام بڕیاری محکەمەی ئیتیحادی ئەڵێ ئەم مادەیە قائیمە هەر وەکو خۆیەتی پێویستە تەطبیق بکرێ. کە دیتە سەر تەطبیقی مادە کە دی مادەکە خوێنیتەوە زنجیرەی پێداوە تەسەسولی هەیە چۆنێتی جێبەجێکردنی. هێشتا نەکراوە. بەڵێ یەکەم ئەڵێ تەطبیق واتە ئاساییکردنەوە. ئاساییکردنەوە یعنی گەڕانەوەی ئەو شوێنانی کە لە کەرکووکدان بڕانە بۆ وەکو کفری و کەلار و دووز و دەربەندی خان و چەمچەماڵ و ئەمانە و ئەو شوێنانی کە بۆیان هێناوە شوێنە عەرەبیەکانی سەر بە مووسڵ بوو ئەوانەش بگەڕێنەوە بۆ پارێزگای مووسڵ کەواتە ئاسایی بکرێتەوە. قۆناغی دووەم ئیحسا بوو، سەرژمێری لەو سنوورە بکرایە. قۆناغی سێم ڕاپرسی بوو، ئەوە بوو خەڵکی ئەو سنوورە بڕیار بدەن کە ئایا سەر بە حکوومەتی ئیتیحادیە مێنەوە یان ئەبنە زمنی هەرێمی کوردستان. ئەمە لێرە خۆی مخالفەیەکە، ئەوەی ئێستا ئەکرێ مخالفەیەکی دستوری ڕوونە لەبەرەوەی یەکسەر لە قۆناغی ئیحساءە کە ئیحساکەی لە عێراق و لەو سنوورەیەکی لەو ناوچەیە ئەوە ئەچێتە قۆناغی دووەم کەواتە قۆناغێکت لێرە لادەزێت. لەو ناوچانی سنووری مادی 140 طبعا زیان بگایان نەگات ئێمە بیسە شەرحیکەین، ئەوە نییە بە بەڵێ و نەخێر بێ. ئەمێ باجارەوە تەکمیلەکەم. مادەیەکی تر هەیە کە مادەی 23ە سێم بە ئەڵێ بۆ هەموو عێراقیەکەیە کە مافی ئەوەی هەیە تەمەلوک خاوەندارەتی بکە، خانوو بکڕێ و عەرز بکڕێ، بەڵام قەدەغەیە ئەو عملی تەمەلوک ئەگەر هاتوو بۆ ئەغرازی گۆڕینی دیموگرافی بوو، واتە ئەگەر بەو هۆکارە بووە گۆڕانکاری دیموگرافی ئەوە نادەستوریە. ئەگەر بیت ئەو مادەی قیاس بکەیت لێرە بۆ قەدەغەکردنەکەی خۆ لەسەر کڕی نییە لەسەر خاوەندارێتی، بەڵکو لەسەر گۆڕینی دیموگرافیە. کەواتە هەر پرۆسەیەک ببێتە هۆی گۆڕینی دیموگرافی ئەوە پرۆسەیەکی نادەستوریە. ئینجا ئەلێرە هەم وەڵامی پرسیارەکەی جەنابتە هەم تەکمیلەی ئەمەیە. ئایا ئەم سەرژمێری ئەبێتە هۆی گۆڕینی دیموگرافی ئەو ناوچانە؟ ئەلێرە ماکەوینە پێش دوو وەڵام. ئەوەش ئەوەیە ئەگەر هاتوو ئەم سەرژمێریە بۆ بەدیلی 57 بۆ بەدیلی سەرژمێری 57 بۆ ئەساسێک بۆ بابەتی سجلی ناخبین تر انتخابات بەو پێوە بکرێ و بووە ئەساسێک بۆ پێدانی ناسنامی ئەو شارەی تر و تەوزیف هەمووی ئەمانە کە بەپی ئەم سجلە بکرێ بەڵێ ئەوە گۆڕانکاریەکی دیموگرافی 100% بەبێ هیچ گومانێک. و باشە ئەمڕۆ دکتۆر ئومێد سەباح هەڵێت لە سنووری مادی 140 ئێمە گەرەنتیمان وەرگرتووە لە حکوومەتی عێراق. ئەو گەرەنتیە چییە؟ طبعا ئەوە اتفاقی هەردوو لا هەیە، این هەردوو حکوومەت کە ئەو بۆ بابەتە سیاسیەکان نەبێت تەنها بۆ بابەتی تەنمیە بێ. بەڵام مشکلەی ئێمە لەگەڵ عێراقەوە چی؟ ئەمە شتێک نییە من تەخەیولی بکەم، نەخێر ئەمە بە تەجروبە ئەممان بینیوە، دەیان جار ئەمەمان بینیوە لە هەموو حکوومەتە یەک لە دوای یەکەکان پێش 2003 دوای 2003 کۆمەڵی وعود دەدرێت دوای جێبەجێ ناکرێ. مشکلە گەورەکە لێرەیە، یاخودەوە تاکە حکوومەتێکە گۆڕدرێ ئەو خۆی بە وەریسی حکوومەتی پێش خۆی نازانێت. هەر وەکووانی ئێستا کە ئەڵێن ئێمە حەقمان نیێوانی کە سەدام حوسێن بەسەر کوردیە ناوە، نا تەعویزی 140 تەکمیلە کرد، نە تەعویزی خەڵکی هەڵەبجە دراوەتەوە کە بە کیمیاوی لە دراون، نا تەعویزی ئەنفالەکان کراوە کامە مەفروض وەمە حکوومەتی عێراقی ئەمانە بکردا، چونکە حکوومەتی عێراقی مەسئول بووە. حکوومەتی عێراقی پێشتر هاتووە کوردی قڕکردووە و گوندی ڕوخاندووار وەکو چۆن ئێستا لەبەر قانونی نێودەوڵەتیە توان فەرزیکەن آخر دیناری تعویزاتی کۆیتیان لەم حکوومەتە وەرگرت، خۆ حکوومەتی سەدام نییە. بۆیە مشکلەی ئێمە لەگەڵ حکوومەتە عێراقیەکان ئەوەیە تۆ نازانین لە چی لەحزەیەکە. ڕەنگە ئێستا ئەگەر
مەشاکلەکانی کە باسێکم لە مستەقبەلە ئەگەر ئەوان بیانەوێ بۆ نمونە قرارێکی محکەمی اتحادیەنێت و ئەڵێ ئەم سجلە ئیشی پێکرێ ئەمانە مشکلەکانن. کەواتە کورد دەبێت چی بکە ئێستا بەتایبەت هاوڵاتیانی ئەو ناوچانە؟ کورد باشترین شت باشترین زمانەوەیە هەمووی بڕۆنەوە ئامادە بن لەو سەرژمێریە. هیچ ڕێگریە گەکرێ لە گەڕانەوەی و نەخێر ڕێگری ناکرێ بەڵام کەمێ پرۆسەکە قورسە وەکو هەڵبژاردن نیە بڕۆیت ڕۆژێک سەعاتێک و بیتەوە ئەما بێ لێ بمێنیتەوەوانە بۆیە کەمێ قورسترە بەڵام ئەمە مێژووە و ئەمە چارە نووسازە پێویستە کورد بە هەموو هێزیەکەوە بە هەموو توانایەکەوە بگەڕێنەوە بۆ شوێنە ئەسلەکانی خۆیان وە لەوێ سەرژمێر بکرێن و تەعاونێکی هاوکاریەکی دەستە جەمعی هەبێت لە نێوان هەر هەمومان ئیتر چۆن ئەو خەڵکە بتوانین ببینەوەیان لەوێ جیان بۆ بکرێتەوە. زۆر سپاس دەکەم دکتۆر هاوڕێ کەمال ڕاوێژکاری یاسایی لە وەزارەتی دارایی. زۆر بەخێر بێت. دەستخۆش.